والذين هاجروا في الله من بعد ما ظلموا لنبوئنهم في الدنيا حسنة ولأجر الآخرة أكبر لو كانوا يعلمون. بەناوی خوای گەورە میهرەبان، بینەرانی خۆشەویست، ڕێزدارانی سەنگین، ئەمڕۆ لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەک بە ناوی دیداری کۆچ. ئەلبەتە کۆچ وەرچەرخانێکی مێژوویی بوو بۆ دروستکردنی شارستانێتێک، وەرچەرخانێکی مێژوویی بوو بۆ هێنانەدی دادگەریەک کەوا ئێستا هەمومان پێکەوە لێرەوە بە شانازیەوە باسەوە ڕابردوواکەین. کۆچ وەرچەرخانێک بوو لە زیهر و ذهن و زاکرەی تاکی کۆمەلگای ئەو کاتە و ئێستش و وەتاها قیامەت شەمێنێتەوە. کۆچ ئەو گۆڕانکاریە بوو کە لە زەمنێکە کە دوو ئیمپراتۆرەتی زۆر بەهێز سەرزەویان داگیر کرده بوو، عالەمی عەرەبی ئەو کاتە بوونی نەبوو. بەڵام لە دوای زەمەنی کۆچەوە بناغی ئەو شارستانەتە کە دانرا کە بوو بە هۆکاری ئەوەی کەوا شارستانی ئیسلامی بێتە ناو ئەرزی واقعە و تا ئێستەیش دوای 1445 ساڵ وردە هەر لە گەشتکردنایە و هەر لە نمایە و ئێستا بەرە لووتکاڕوە. وی پێمان خۆش بۆ ئەمڕۆ لەم تەوەرەیە لەم دیدارەیە باس لە کۆچکەین. کۆچ سەرەتایەک بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەستی پێکرد لە هاوڕێکانیەوە لە هاوڵەکانیەوە. پاشان ئەو ڕۆژەی کە دیاری کرا، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە ڕووی تایبەتمەندێتیەوە کەسێکی کردە هاوڵی خۆی، ئەو کەسەی کە خوای گەورە وەسفمان بۆکا و باسمان بۆ کاتێکە تووشی حاڵاتێکە بنەفەرمێ ئین الله معنا. لەم معایەیە دێنە سەر بابەتەکەمان و